کۆبوونەوەکان کە پێشتر بە پێی یاداشت و ئیتیفاقەکانی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران لەسەر هەردوو ئاستی پارێزگای هەولێر و پارێزگای ئازەربایجانی غەربی هەبووە. ئەمڕۆ لە درێژە و کۆبوونەوەیەکی دیکەمان گرێدا بۆ بەرەو پێشبردننی زیاتری بواری بازرگانی و گەشتیاری و ئەو میکانزمانان تاوتوێ کرد کە بۆ زیاتر پەرەپێدان بەو بوارانە پێویستە و ئەو ئاسانکاریانەی پێویستن کە زیاتر ئامانجی هەردوو لامانە زیاتر پەرە بەو سنوورەکە بدەین بۆی ئەو گیرگرفت و ڕۆتینیاتانەی کە لە سنوور هەیە بتوانین چارەسەری بکەین و بتوانین هەموو هۆکارەکانی دەستەبەرکردنی بەرەو پێشبردننی چارەسەر بکەین. بۆی ئەمڕۆ تاوتوێی هەموو فەقەرەکانمان کرد و بۆچوونەکانمان هەمووی لێک نزیک بوو و هەردوو لامان زۆر سوورین لەسەر ئەوەی کە ئەو مەرزە بەرەو پێش بچی و کێشە و گرفتەکانیشی چارەسەر ببن و لەو گرفتانەی کە هۆکاری سەرەکی کە بۆ پەرەپێدان بە مەرزی نێودەوڵەتی پێویستە ڕێگاوبانەکانن کە تاکیدمان لێ کردەوە کە هەردوو لامان زیاتر پەرە بە بواری ڕێگاوبان بدەین کە حدودەکان بەرەو پێش دەبن. بۆیە ئێمە لە لای خۆمانەوە نۆژەنکردنەوەی ڕێگاکان دەست پێ دەکەین و بە جوسایتکردنی چۆمان حاجۆمەران ئێستاکاری تێدەکرێت. بۆیە کە هۆکاری سەرەکی بەرەپێدانن ئەوانیش لە لای خۆیانەوە پێگیری بە دەکەن و هەوڵی خۆیان دەدەن کە ڕێگاوبانەکان باشتر بکرێت بۆی سنوورەکەمان زیاتر بەرەو پێش بڕوە، بواری بازرگانی و گەشتیاری باشتر گەشەکردنی زیاتر بەخۆ ببینێ. هیوادارین کە وەک پێشتر ڕێکەوتمان لەسەر کراوە کۆبوونەوەکان هەم لەسەر ئاستی قایم قامیات کە مانگێک جارێک کۆبوونەوە بکرێەوە لە ئاستی جێگرانی پارێزگا سێ مانگ جارێک و لەسەر ئاستی جێگرانی پارێزگا و لەسەر ئاستی پارێزگاریش کۆبوونەوە بکرێ بۆ ئەوەی بتوانین هەماهەنگی و ئەو بەرەو پێشبردننی حدود و علاقات لە هەموو بوارەکانەوە لە بواری فەرهەنگی و لە بواری بازرگانی و لە بواری گەشتیاری زیاتر بەرەو پێش ببین. دووبارە کە بە ئامادەبوونی جەنابی سەرکۆنسۆلی ئێران ئامادەبوو کە هەمیشە سەرکۆنسۆلی پێشوو سەرکۆنسۆلی ئێستاش هاوکار و پاڵپشت بوونە بۆ ئەوەی ئامانجیان بۆ کە سنووری نێودەوڵەتی حاجۆمەران و تەمەرچین بەرەو پێش بڕوە لە کۆبوونەوەی کە لەسەر ئاستی قایم قامیتی قەزای چۆمان و فەرمانداری پیرانشار کرا جەنابیان ئامادە بوو کە بۆ پاڵپشتمان بێت و هاوکارمان بێت لە چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە دێنە ڕێ بۆ بەرەو پێشبردننی سنوورەکە. نشستی که امروز ما در اینجا داشتیم برای توسعه و تحکیم روابطات جمهوری اسلامی ایران بین اقلیم کردستان عراق بود که خوشبختانه توافقات و تفاهمات بسیار خوبی داشتیم. زمین‌هایی که بحث شد در خصوص رفع موانع صادرات و واردات در مرز تمرچین و حاج عمران به بررسی‌های خوبی رسیدیم و در زمینه حمل و نقل ما الحمدلله بزرگراه پیرانشهر تمرچین نقده رو در دست اقدام داریم. همین پروژه در حال اجراست برای اینکه بتونیم مسیر حمل و نقل رو بهتر بکنیم و بهبود ببخشیم در این زمینه. بعد در بحث روابطات تجاری الحمدلله در رویه‌های تجاری بسیار خوبی داریم. در بحث ترانزیت ما 9 رویه رو داریم که الحمدلله نسبت به پارسال بهتر شده. در بحث ترانسشیپمنت و تخلیه و بارگیری در محوطه‌های محور طلایی و آغریبار مقرر شد که بالاخره با افزایش نیرو بتونیم رفاه لازم را برای تجار و پیروران عراقی انشالله بهبود ببخشیم. در بحث مسافری و گذرنامه توافقات بسیار خوبی صورت گرفت برای تکریم مهمانان عزیز و گردشگرانی که از طرف اقلیم به جمهوری اسلامی ایران میان ما در خدمتشون باشیم. در بحث توریسم درمانی ما آمادگی لازم را داریم برای کسانی که برای این امر مراجعه میکنن. انشالله بتونیم بهبود روابط را داشته باشیم و انشالله من بعد مقرر شد که هر 2 هفته یک بار مدیران پایانه مرزی تمرچین و گمرک تمرچین
با طرف اقلیم نشست داشته باشیم. هر ماه یک بار فرمانداران چومان و پیرانشهر با هم نشست داشته باشند و انشالله هر 2 ماه یک بار معاونان استاندار با هم نشست داشته باشیم و انشالله ما نشست هایی را در سطح استانداران داشته باشیم. مالی مرز، خب الحمدلله این مرز تمرچین آجمران یک مرز فعال و تاثیرگذار هست در بحث اقتصادی و تجاری در بین دو طرف. جهت این که موانع و مشکلاتی به وجود نیاد و بتونیم ما توسعه بدیم این فعالیت‌های تجاریمون و تعمیق بدیم و اینکه تسهیل کنیم موارد رو، این جلسه صورت گرفت که جلسه الحمدلله خیلی نتیجه خوبی داشت و به توافقات خوبی رسیدیم در این جلسه که انشالله بتونه این رو توسعه بده و تقویت بکنه. دو طرف به توافق رسیدن که مسیرهای ترددی رو به هر حال برای همدیگه هموار بکنن.